ئەمە دوژمنمان زۆر بوو چونکە مانعی خێر هەیە کو فاعلی خێر هەیە لە دنیای مانعی خێریش خۆ تا دەمینێ خۆ مانعی خێر خلاص نابیتن کابرا پارەی نەدایمێ کابرا پشتیوانی نەکردیمە دی جوونم پێدەدا دەرێەوە ساختە چییە کلااو چییە قۆڕبڕە علیکەرە چێە شاسووارە پارەی خڕ دەکاتەوە دوای دەروەرە پاراسۆلت بدەمێ ناشی ناسم نازانم چێشە جوونم پێدەدا ئەوە مانعی خێرەیە ئەوە خۆرەیە خۆ دەژمینێ و خلاصیش نابی ئەمە نابی ئەمە سارد ببینەوە چونکە مانعی خێر إلى الأبد دەمینێ فاعلی خێری شەر دەمینێ ئەوەی ئەو دنیایە کە نامینێ هەمومان دەڕۆین میوانین بەڵام ئەو فعلی باش و فعلی خراپ هەردەمینێتن کاتێک کە ساڵ سوڕاوە هێشتان ئەمە ئیفتتاحمان تەخیر بوو گوتمە خاوەن پشکەکان کاکە ئەمن بڕیار وابوو 11/11/2020 بیکەینەوە کۆبوونەوەمان پێکردن گوتم تەخیر بووە لەبەر ئەو ئەسبابانە چێ پارەکەی خۆی دەوێتەوە وەرە پارەکەی بدەمەوە دوای نەری دکتۆر لێرفێری لێ کردم مەجموعە کاتن وەریان گرتەوە هەر ئەو کاتی شتێکم دانە ناوی ئیقالە بوو ئیقالە ئەمە لە کتابی فقی خوێندیتم ئیستحسانە یعنی چاکەکردنە یەکێک عەقدی لەگەر یەکێکی دەکات تەڕەفەکە دێ یەکێکیان پەشمان دەبێتەوە پارەکەی خۆی وەردەگرتەوە دەڕوا ئەوە چاکە لەگەکردی وەکو ئەوەی وایە کە خانی دەفرۆشی دەستۆمار دەرەخانەکان فرۆشتە ژنەکەی دەرێگەر خانەکەی بفرۆشی ئەمە زیز دەبم تەراقم دەوێتن کابرا ناچار دەچتە عقارە دەرکا کە بە مارەکەم تێک نەچی لەو عەقدەی با پەشمان بمەوە ئەوان دێن وەڵا 5 میلیۆن دینار کەرانەیە دەبی 5 میلیۆنی بدەیت دەرکاکە وەڵای ئەو حالەیە خێرزانەکە ئەگەر لێ خۆش ببێ برێ کەرانەکەی مەدە تەڵێ ئەوە حرامە لەکنەما برێ هەر کەسە لە ماری خۆیان پارەکەت بدەمەوە پێدەرن ئیقالە یعنی ئەوە چاکەچی لەگەر کردیە لۆیە میهرەبانی هەیە لەسەر ئەساسی خێرەوە لۆی ئیقالەمان دانا ئەو کاتی ساڵی یەکەم کە قازانجمان تەوزیع کرد 4,000 دیناری قازانج کرد هەر پشکەچی یعنی بای شیرەکەمان بای 4,000 دیناری بوو گوتمان کاکە ئەوەندە تا قازانج بەس ئەو پارێ زۆر کەمە ئەمە لە ڕەسمالەکەیەوە 100,000 دەدەین بەس 56,000 دینار قەرزە لەسەرتان لۆمان شەرحکردن ئەوەی هاتی بیتن بەچی وایە هەناتێتە کۆبوونەوەکەی ئەوە زەمبی من نییە کە تێنەگەیشتیە کە لە ساڵی 213,000 قازانج کرد گوتمان 13.5 مقابلی قەرزی قەدیم دادەن 100,000 دەدەین دیسان مەجموعەکە ئیقالیان کرد یعنی ساڵی یەکەم زیاتر لە 500 کەس ئیقالی کرد ساڵی دووەم 275 کەس ئیقالی کرد بەڵام ئەمە چمان کرد ئەمە هەستان کردمانەوە پشی ئیستثماری و مەرجماندانە دەبی 5 پشی بکڕی ئەو جەبیدێنەوەی پشکەکان زۆر یەک نەبیتن و ئەلحەمدولیلا پشکە خێرەکانمان وردە زیاد کرد پاشەوەی کە خەڵکی قالەی کرد ئەو ئەمنەوەکە دکتۆر دلێر پشکم کڕیەوە پارەی خۆم دانا پارەم دانا پشکم کڕیەوە ساڵی یەکەم شوقەم کڕی بوو لە پێشەنجی فرۆشتمەوە پشکم پێ کڕیەوە بە مولکی خۆم بە پارەی خۆم 130 پشکم کڕیەوە ئەو ساریش بڕیارمدایە چەندی پێم بکرێ پارەی خۆم کە ئیش دەکەم پشتی پێ دەکڕمەوە چونکە میهرەبانی لە شتە خۆشەویستەکانی حیاتما چووکە تێشی قیامەتما لۆیەکە لێرەوە دڵنیا هەموو خاوەن پشکەکان دەکەم ئەمنۆکە دکتۆر لێر چاومە لە پارەی کەس نییە و ئیقالەش لە یەکی 2026 دیسان دەیکەینەوە تاوەکو 15/2/2026 هەموو ساڵێ مانگونی وەک لە بدایەتی ساڵ ئیقالەی دەکەینەوە هەر یەک حەزی لە شەڕاکەت نەبی لەو خێرە بستە دەرێ لێ دەکڕینەوە و لێرەشەوە هەر پشکێکی ئیستثماری کە ئەمن دەیکڕمەوە وەسیەتم کردێ لە مندارەکانی خۆشم نابی بیفرۆشنەوە بە پشتی ئیستثماری بکە و ئەمن کە بە 25م کڕیا بە 24 بیدەنەوە پشتی خێر ینی $100 زەرەر و ئەگەر کردیشانە خێر ئەم پێم خۆشە بیکەنە خێر چووکە من ئەو ساڵ 6 پشکم کردە خێری 6 پشتی خێری بەخۆم کڕیم پار پشتی خێریم کڕی پێرار کڕیم و بەردەوام چووکە خێر خلاص نابی خەسار نابی خراب نابی زۆر تمۆحیشمانە لە بە خێری زۆر میهرەبانی دڵسۆزی و لێزانی